ئازیزانمان لا هەرجەیەکن سڵاویمەتان لێبێت بەیانیتان باش بێت ئەو هیواین کە دەستپێکێکی ڕۆژێکی پڕ لە خۆشی و شادی بێ بۆ هەموو لایەکتان خۆشەویستانم خۆشحاڵین کە ئەمڕۆژ کۆمەڵە بڕگە بابەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیواین تاکۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانمان بینن خۆشەویستانم بۆ ئەمڕۆژمان سێ تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون لا تەوەری یەکەم و سەرەتاماندا باز لە ئاشتی پێکەوە ژیان ئەەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بزانین چۆن لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە باز لە ئاشتی پێکەوە ژیان کرا بەپێی ئاەت و بەپێی فەرمودەکان لامان کاتیشدا باس لەوە دەکەین کە ڕۆڵی مامۆستایانی ئاینی چییە لە بەرقەرارکردنی ئەم ئاشتی پێکەوە ژیانە لە وتارەکانیاندا کە لە ڕێگەی مینبەرەکانیەوە دەیدەن بۆ ئەوەی کە بتوانن باس لە ئاشتی پێکەوە ژیان بکەن و خەڵکی ئاگادارکەنەوە لەوەی کە ئەو نەتەوانی کە لە هەرێمی کوردستانن ئەو ئاینانی لە هەرێمی کوردستان بە ئاشتی پێکەوە بژین و ئاشتی بەرقەرار بکەن لە ڕێگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەمە تەوەری یەکەمان دوا بەدوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان لا تەوەری دووەماندا باس لە بەرپرسیاتی یاسای دەستگاکانی ڕاگەیاندن ئەەکەین بەرامبەر بە کۆمەڵگە وەک ئەزانین کە لە ئێستادا میدیا بۆتە شوێنێک کا بۆ ئەوەی کە هاوڵاتیان کە تەماشای ئەەکەن ئەو بەرنامە و پرۆگرامانی کە هەن بۆتە هۆکاری شەڕ دروستکردن لە نێوان کەسایەتیەکان و بێگومان ئەمانەش کاریگەری لەسەر کۆمەڵگە و لەسەر تاکی کۆمەڵگە هەیە ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە یاسایەک هەیە بۆ ئەوەی کە سزای ئەو کەناڵانە بدات کە ئەم پرۆگرامانە پێشکەشەکەن یاخود ئەو فیلم و درامانی کە پێشکەشەکرێن تا چەند لە ئاستی پێویستدان تا چەند هۆکارن بۆ سوودگەیاندن بە تاکی کۆمەڵگە وەگەر هاتوو ئەم درامانە یاخود ئەم پرۆگرامانە بە شێوەیەکی نەشیە و پەخشکران پێویستە چۆن مامەڵیان لەگەڵدا بکرێت و سزایان چییە بۆ ئەو کەناڵانە ئەمە تەوەری دووەمان دوا بەدوای چینە سەر تەوەری سێمان لا تەوەری سێماندا باز لە مامەڵی دەستگاکانی چاکسازی گەورانەکەین لەگەڵ زۆربووری نەخۆشی کۆرۆنا لەناو چاکسازی گەوراندا وەک ئەزانین کە لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆناوە بێگومان ڕێگەی تەندروستی جۆراوجۆر گیراوەتە بەر ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە لەناو چاکسازی گەوران تا چەند بەندین کراوەکان توش بوون لە هەمان کاتیشدا چیان کرۆ بۆ ئەوەی کە نەخۆشیەکە لە ناو چاکسازی گەوران کەم بکەنەوە لە ڕووی خۆراک لە ڕووی تەندروستی تا چەند بۆیان فراهەم کراوە بۆ بتوانن کە ئەوانەی بندن لەوێ بیان پارێزن ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تاکۆتایی بینەرمان بن و سوود لا بڕگە بابەتەکانمان بینن بەڵێ خۆشەویستانم هەروەکو وتمان لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە ئاشتی پێکەوە ژیان ئەەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بزانین چۆن باس کراوە بەپێی ئەو ئاەت و فەرمونداری کە هەیە و ئەرکی مامۆستایانی ئاینی چێ بۆ ئەم مەبەستە هەر بۆ مەبەستەش مامۆستا غەریب ئەحمەد بەڕێوەبەری ئەوقافی ڕاپەڕین و ماستەر لە بواری فەلسەفا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە ڕانیەوە لەگەڵمانەیە مامۆستا سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمە بزانم کە سەرەتا باس لەوە بکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن باز لە ئاشتی و پێکەوە ژیان کراوە باش بانی هم میرم باش دەمەوێت سەرەتا بنای خۆی گەورە دەست پێ بکەم و داوا بکەم لای خۆی گەورەکە هەموو لای پارێزرا بکە لەم نەخۆشیی کە ماوەیە کە هاتووە بۆ گەلامە گشتی و ئێمەش لێ بەدەرنین کە نەخۆش کۆڕۆنا یاخود ڤایرۆسی کۆڕۆنا ئینشاڵڵا هەموو لایەک لێ بەدەر دەبن سەبارەت بە ئاشتی پێکەوە ژیان ئەگەر بێت پشت ئەسوبین یاخود لە ڕوانگەی دەقەوە دەست پێ بکەین ئەبینین خی گەورە لە ئاەت دەفەرمێت وجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم بەواتایەوەی کە خی گەورە گەلان دروست دەکات وە پێکاتەکان بە ئەنواعی شێوە دروست دەکات و دەخەڵقێنێت لە ڕوانگەی ڕنگ دەنگ لە ڕوانگەی کللتور جیاوازی بەشەریەت دەخڵقێنێت دوجاریش ئاراسان دەکات بۆی کە حرمەتی تەبادل و لێگرزیشی و ئاشتی پێکەوە ژیان لە ناوخۆیاندا بچەسپێنن ئەوەشیان بەتایبەت لە ئاینی ئیسلامدا سێتە ڕەنگی داوەتەوە و لە کۆی سێکتەرەکانی بواری ئەوەی کە ناوی بواری فتووە ئەو ناوی بواری کۆمەڵایەتیە هەر بواریشتر ئەبینیت ئەم دەق و ئەم ئەگەر لە دەقیش دەرچین وەکو کللتور ڕەنگی داوەتەوە بەڵێ مامۆستا بزانم کە ئاینی پیرۆزی ئیسلام هۆکارە بۆ چەسپاندنی ئاشتی و پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان یاخود لە ناو نەتەوەکانی تر بەڵێ وەک باسم کرد ئاینی پیرۆزی ئیسلام بە سەرەتایی هاتنە خواری وحی بۆ هەر سەردەم و بۆ هەر پێغەمبەر و بۆ هەر گەلێک ئەم جانیبەی پاراستووەوەی کە جانیبی پێکەوە ژیان ئەوەی جانیبی ڕێزگرتنە لە یەکتر ئەوەی جانیبی هەڵکردنە وەلنا ئاینی پیرۆزی ئیسلامیش بە هەمان شێوەوە ئێمەش لە هەرێمی کوردستان هەڵکەوتەی جوگرافیم و هەڵکەوتەی زمانەوانی کولتوریمان وە کە بەدەر لە کورد کیان و نەتەوەی تریش بوونی هەیە ئەوە نەکە لە هەرێمی کوردستان بەڵکو لە عێراق هەر بۆ شایین لە قانونی عێراقی بەدەر لە
هەبوونی قەومێک بە ناوی عەرەب کوردیش لە پاڵیدا ناوی هاتووە بە شێوەی فەرمی تورکیش لە ناوی تورکمانیش لە ناویدا هاتووە و لە پەرلەمانی کوردستانی بە هەمان شێوە بە یاسا لە ساڵ 2015 ئەم بڕگەیە چەسپێنراوە کە ڕێگە دەدرێت کە کۆی نەتەوەکان کە بەدەر لە کورد عەرەب تورکمان کلدان سابیە ئەو نەتەوانە بوونیان هەبێت و وەکو ئەدیان دینەکانی تریش مافی ممارەسەکردنیان هەبێت کە کۆی ئەدیانەکانیش بۆ ئەوە کار بکەن کە تەبایی و ئارامی پێکەوەژیانی یەکتر قبول بکەن کە ئەویش بەدەر لە ئاینی پیرۆزی ئیسلام وەک باسم کرد لە یاسای ساڵ 2015 پەرلەمانی کوردستان ڕێگەدراوە کە ئەدیانەکانی تریش ممارەسەی کاری بانخوازی و کاری دینداری خۆیان بکەن وەکو مەسیحی و سابی ئەومەندایی و زەردەشتی و ئەو دینانێکە لەم یاسادا جیان بۆتەوە بۆیە کۆی ئەدیانەکان دوجار لە یاسای وەزارەتی ئەوقاف جێبووتەوە و لەم هەیکەلی وەزارەتی ئەوقاف کۆکراوەیەک یاخود تێکەڵەیەک کە پێی دەوترێت کاری پێکەوە کردن ئەویشەوەیە کە تەعاونێکی باش هەیە و لەکتێگەشتێکی باش هەیە لە بینی ئەدیانەکان و بە حدێک ڕنگدانەوەی داوەتەوە لە هەرێمی کوردستان لە کاری ئیسلاحی و یاخود لە کاری ئیداری بینیمان کە لە راپۆرتی ساڵانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ساڵ 2018 ئاماژ بۆ کراکە هەرێمی کوردستان لەسەر ئاسی عێراق بە باشترین شوێندانرا سەرپۆژیانی ئاینی سەبارەت بە چەسپاندنی لێبوردەیی پێکەوەژیان. بەڵێ مامۆستا ئەمە بزانم کە لێرەدا ئەرکی مامۆستایانی ئاینی چییە بۆ ئەوەی کە ئاشتی و پێکەوەژیان زیاتر بەرقەرار بکەن پێویستە ئێوە چی بکەن بۆ ئەوەی کە بتوانن ئەم ئاشتیە لە ناو نەتەوەی کوردیدا بڵاو بکەنەوە هەمووان پەیڕەوی بکەن. دیارە مینبەر لە لای خۆی گەورە پێگە و قورسایی خۆی هەیە و لە ڕوانگەی ئیداریشەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان حسابی تابەتی خۆی لەسەر کراوە ئەوە لەو ڕوانگەیەوە ئێمە لە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی ساڵی 2016 هەستاین بە سازانی کۆنفرانسێک کە تێیدا میوانداری زۆرێک لە ئەحزاب و کەسایەتی و ڕێکخراوەکانی عێراق بەگشتی و تا دەرەوەش کرا بوو لەم کۆنفرانسە دەرەنجامی ئەوە بوو کە مامۆستایانی ئاینی چۆن بتوانن زیاتر وابەستە بن بەم دەقانەی کە هەردەم گزارش لە پێکەوەژیان دەکات مەسەرەن ئاەت لە قورئان دەفەرمێت وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین دین مەبەستی لە ئیسلام و ئەدیان بەگشتی دانەبەزیەوە یاخود نەهاتوو بۆ بەشەریەت ئیلا بۆەوە نەبێت کە بەزەیی بچەسپێنێ و ڕەحمەت بێت بۆ گەلان یان لە حەدیث دەفەرمێت پێغەمبەری خوا ئینی لەم ئوبعث لعانا وإنما بعثت رحمة بۆ نهاتم کە لەعنەت ببەشمەوە یاخود توندڕەوی توندتیژی بەشمەوە بۆ گەلان بەڵکو بۆ هاتوومە کە ڕەحمەت بم بۆ خەڵک و ئاشتی پێکەوەژیان بخۆڵخێنم. ڕۆڵی زانانی ئاینی وەک باست کرد بێگومان زۆر قۆرسە و ڕۆڵێکە بەدەر لە کاری ئیداریەکان کە ئەوانیش وەکو سەرجەم چین توێژەکانی تر کە ناوی فەرمانبەرە ئەوانش فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستانن بەڵام لە تەگەوەشتا ئەمانەتەشی خۆیان لەسەرەکە ئەم ئەمانەتە دەبێت وەک خۆی بگەیاندرێت کە ئەتوانم بڵێم لە کوردستان دوای ئەوەی کە تا ئێستا 5,000 مزگەوت بوونی هەیە و 126 کەنیسە هەیە و 200 کەنیشتەش هەیە لە هەرێمی کوردستان و گشت ئەوانە سەر بۆ وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم مامۆستایانی ئاینی بەتایبەت توانیویانە باش ئەم ڕۆحێتە پێکەوەژیان و برایەتیە پارێزن ئەویش بە تێگەشت لە دەقیقەکانی خۆی گەورە باسم کرد و نەهێڵن یاخود پاسەوانێکی باش بن تا ئەوەی خەڵکێک ئیسترادی دینێکی توندڕەوی یاخود خەڵکێک ئیسترادی دینێکی خوێن ڕێش لە شێوەی خلافەتی ڕەشی داعش بێنێت و بیکاتە پەیامی سەماوی ئەرچی حکوومەت نییە بەتەنێ بەڵکو ئەرچی مامۆستایانی ئاینیە زیاتر و خۆشیان لەوە گەیشتون بۆیە حراسەتێکی باش دەکەن لەوەی کە نەهێڵن دین ئەو ئاراسەیە بگرێت کە ناوی توندڕەویان نەهێڵن دین ئەم ئاراسەیە بگرێت کە ناوی سەرڕین و یەکتر قبوڵ نەکردنە بینیمان لە هاتنی خلافەتی ڕەشی داعش لە ساڵانی 2015 ئەوانە ئەوەندەی کە ئەرک کەوتە سەر مامۆستای ئاینی هەر ئەوەش کەوتە سەر برارم لە هێزی پێشمەرگە ئەگە ئەوان ئەرکیان بوو بەزە بەڵێ سپاس بۆ مامۆستا غەریب ئەحمەد بەڕێوەبەری ئەوقافی ڕاپەڕین و ماستەر لە بواری فەلسەفا کە بەشێکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ مابوو بەڵێ ئازانم ئێستاش بڕگەی دیگەمان هەیە با بە یەکۆبینەری بین و جاتبەر تەمام ببین.
بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوامی هەروەکوتمان لە تەوەری دوماندا باس لە بەرپرسیارەتی یاسایی دەستگاکانی ڕاگەیاندن ئەکەین بەرامبەر بە کۆمەڵگا بزانین کە میدیا چیە سەرەتا و دواتریش ئەرکی میدیا چییە و تا چەندەم ئەرکانەی جێبەجێ کردو ئەگەر هاتوو ئەم ئەرکانە جێبەجێ نەکرا یاسایەک هەیە بۆ ئەوەی کە لەیلاداوە و سزانکانی چیە بێت هەر بۆ بەسەرش دکتۆر باقر داود پسپۆڕی بواری میدیا باشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە دکتۆر سڵاو لێوێ و بەیانیت باش بێت باش سپاس دەکەم دکتۆر با سەرتا پێناسەیەک بۆ میدیا بکەین بزای میدیا لە چی پێک هاتووە میدیا خۆی هەر وەکو لە کوردی پێڵێن ڕاگەیاندن بە عەرەبی پێڵێن ئەعلام هەر لە وشەکەی خۆیەوە هاتووە کە ئەعلامکردن بە عەرەبی یعنی با بڵێم پێدانی زانێن لە کوردی پێڕاگەیاندن لایەنی بەرامبەر با بڵێن ڕووداوەکان و ئەو گیر و گرفت و ئەو کێشانەی لە کۆمەڵگا دەبێت و زانیاری دەربارەیان و بەسکردنەوەی ئاسی هۆشیاری و با بڵێن ڕۆشنبیری خەڵک تەماوەر. دکتۆر با بزانین ئەرکی میدیا چیە لە ئێستاە؟ خۆی میدیا چەند ئەرکێکی هەیە. ئیتر زاناکان بە پێی هنگی خۆیان بە پێی با بڵێ میشتیهاری خۆیان ئەوەیاندانە بەڵام ئەرکی یەکەمی وەکو پێم وتم کە هەر لە زارە ناوەکەیشی هاتووە کە ئەوەیە گواستنەوەی ڕووداوەکان پێدانی زانیاری ڕاگەاندنی خەڵک پێیان ئەعلام بە عەرەبی بێڵێن ئەعلامکردنی خەڵکە بەو ڕووداوانە و بەو شتانەی کە لە کۆمەڵگا ڕوودەدات و چۆن بە هەندێک جار چارەسەرکردن و ئەو شتانە و زانیاری دەربارەیان ئەمە ئەرکی هەرە گرنگی میدیایە ئەرکی هەرە سەرەکی میدیای لە سەرجەم کۆمەڵگاکان ئەرکی کەی هەیە بەسکردنەوەی ئاسی ڕۆشنبیری با بڵێم ئاراستەکردن کە بە عەرەبی پێڵێن تەوجیه هینی کۆمەڵگا بەرە و با بڵێن ئەو ئاراستەیە کە لە خزمەتی کۆمەڵگا بێ و لە بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری و ئەو شتانە دواییش ئەرکێکی کەشەیە مەسەرەن بۆ بڵێن کە کات بەسەربردنەوە کە بە عەرەبی پێڵێن تەرفیه تەسلیە و هەندێ بزانایانی کە با بڵێن ئەعلان و با بڵێن یان با بڵێن ڕێکلام و ئەو شتانێشە کەنە بە یەکێک لە ئەرکەکانی میدیا وەزیفەکان. دکتۆر بزانین کە لە ئێستادا ڕوتی میدیا بەرەو کوێ ئەڕوات لە هەرێمی کوردستان ئایا ئەو ڕوتە بە ڕوتێکی خراپە یاخود باشە ئەڕوات؟ واللهی باش و خراپی شتێکی ڕێژەییە طبعاً هەر کەسە و لە ئینی خۆی لە تێوانینی خۆی سەیری شتەکانە کات و ئەو شتانە بەگشتی میدیا نەکە لە هەرێمی کوردستان لە جیهاندا خۆی وەکو پێم وتی تۆزی لەمە پێش گواستنەوەی ڕۆداوەکانە و بەرزکردنەوەی ئاسی و شیاری و ئەو شتانە بەڵام ئێستا هەندێک لە زانایان و کە با بڵێن من لەگەڵ ئەو بۆچوونەیانم کە ئیسە میدیا بەداخەوە ڕۆڵێکی کاژێ کە زۆر خەتەرناکە ئەوەیشە چاواشەکردنە. زۆر ڕۆڵێکی بینی نەکە لە ئەسی هەرێمی کوردستان لە جیهان هەمووی با بڵێن ئەمانە ئەو میدیا ئەو ڕۆڵا بینێ ئەمەشە شتێکی خەتەرناکە چونکە هیچ شت لە هەموو پیشەیەک لە کۆمەڵگا ئینی خۆی هەیە و ئەخلاقیاتی خۆی هەیە و ئاکاری خۆی و ئەو شت هەموو پیشێ بەڵام لەسەر و هەر هەمویان میدیا چۆکە خەتەرناکترین بوارە ئەچێتە هەموو ماڵێکەوە ئەچێتە هەموو چین و توێژێکەوە کاریگەری ئەبێ بەسەریانە بە تایبەتی ئێستا تەکنۆلۆژیا با بڵێم تا زۆر ڕادەیەکی زۆر پێشکەوتووە بە تایبەتی لە بواری پەیوەندیکردن ئەمە وای لێ ئەکات بتوانی کاریگەریکی زۆر دروست بکات ئەگەر ئەو کاریگەریەکە لێپرسینەوەی کۆمەڵاتی لەگەڵا نەبێ ئەخلاقی ئاکاری ئەگەر لەگەڵا نەبێ زۆر خەتەرناکە. زۆر باشە. دکتۆر با جیاوازیەک بکەین لەبینی میدیای کوردی و میدیای وڵاتانی تر ئەمە بزانم کە ئایا جیاوازێکی ئەوتۆ هەیە لەگەڵ ئەوەی کە بینیت زۆربەی پرۆگرامەکان زۆربەی فیلم و دراماکان ئێستا لە وڵاتانی ترەوە وەرئەگێڕن و ئەیان لەسەر شاشەکانی کەناڵە کوردیەکان ئەمە بزانم کە جیاوازیەک هەیە لەبینی میدیای وڵاتانی تر و میدیای کوردیدا؟ بە بێگومان چۆکە هەر کۆمەڵگایەک و
تایبەتمەندی خۆی هەیە ینی تۆ ناتوانین کۆمەلگای کوردی بڵێ 100% وەکو کۆمەلگایکی ترە هەرچەند هەمومان مرۆڤین هەمومان تایبەتمەندی بەشمان هەیە کە با بڵێن کۆمان دەکاتەوە بەڵام لە هەمان کاتە هەندێشتی تایبەتمەندی جیاوازمان هەیە لاینە لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایکی ئینەبێ کۆمەلگای کوردیش بەدەر نییە لەم با بڵێن گشتاندنە لەبەرەوە تایبەتمەندیمان هەیە تایبەتمەندیەکانیشمان ئابوووریە کەلتوریە با بڵێم ڕۆشنبیریە هەمووی ئەگرێتەوە بۆ لە هەنی لەسەر ئاسی ئابووری هەرێمی کوردستان میدیاکەی تا بڵێ زۆر جیاوازە لەگەڵ زۆر لە کۆمەلگا تایبەتی پێشکەوتەکان ئێمە میدیایکی سربەخۆمان تا ڕادەیەک ئەتوانم بڵێم نیمانە ئەمە هەمووی ئەوەی ئێمە زاڵە بەسەر میدیای حزبیە ئیتر چ لە دەسەڵات بێت چ لە ئۆپۆزیسیۆن بێ ئەمە تا ڕادەیەک وای لێ کات کاریگەری هەبێ لەسەر بێلاینی و پێدانی ڕاستیەکان بەرژەوەندیەکان ئینەکە ئەمە یەکێکە لەوەیە کە بە دڵنیاییەوە بە ڕای بۆ چوونی خۆم کە خاڵێکی نەگەتیفە لە میدیای کوردیە بەڵام شتی کەشمان هەیە کەلتوری و با بڵێن ئەوەیە ئێمە تا بڵێن ڕادەیەک کۆمەلگایکی محافظکارین وەکو وڵاتانی پێشکەوت و ئەوانە نین کۆمەلگایکی کراوە ئەو شتانە بیت لە لێو ئاینیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی کەلتوریەوە ئێمە تا بڵێن محافظە ئەمە ڕەنگەیاتەوە چونکە میدیا ڕنگدانەوەی کۆمەلگایە بتوێنێتەوە میدیا ڕنگدانەوەی زۆر شت هەیە ڕنگدانەوەی و کۆمەلگایە بەڵام بەتایبەتی میدیا هیچ شتێک وەکو لە بوارەکانی ژیان وەکو میدیا نییە کە ڕەنگی کۆمەلگایەتەوە لەبەرەوە ئەم هەموو شتانەی کە لە کۆمەلگای کوردیە ڕەنگەیاتەوە لە میدیای کوردیەوە وای لێکات جیاواز بێت لە میدیاکانی ترە دکتۆر ئەمەد باسێک لەوە بکەین کە هێناناوەی فکرەی وڵاتانی تر لە ڕووی پرۆگرام لە ڕێی دراما و فیلمەکانمان ئەمە بزانام تا چەند کاریگەری لەسەر کۆمەڵگەی کوردی هەیە و ئایا ئەو فکرانی کە ئەهێنرێتە ناو کۆمەڵگەی کوردی لەگەڵ فکری ئێمە لەگەڵ نەتەوەی ئێمە ئەگونجێت ئەزانی چۆنە لە کۆمەلگای مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی مێژووی مرۆڤایەتی ئەوە سەرمێنراوە کە شت نییە دابڕاو بێ لە یەکی تر بە هیچ شێوەیەک ئەمە وەکو با بڵێن بە شێوەیەکی یەکدابڕ و قەتعی بڵێت نییە شتیوە هەموو شارستانەتەکان کاریگەریان هەبووە لە شارستانەتەکان ئەوەی دوای خۆیان هەموو ئاینەکان کاریگەریان هەبووە لەسەر ئاینەکان تەنانەت ئاینە غیر سەماویەکان کە پیانەڵێن مەسەرەن بۆ نمونە لە دووکەوانەوە کاریگەریان هەبووە لەسەر ئاینە ئاسمانیەکان و ئەوانە لەبەر ئەوە هەمووی شت نییە دابڕاو بێ میدیاشە وەکو بوارەکانی کە و بگرە زیاتریشەوە ناتوانێت دابڕاو بێت لە کۆمەلگای هەر تۆ بتەوێت پێشکەوتنێک لە کۆمەلگایکی تر تۆ بتەوێت نەتەوێت ئەبێ با بڵێن لەگەڵ یابیت و بەڵام بەچی ڕەچاوکردنی هەندێک تایبەتمەندیەکانی ئەو کۆمەلگایە کە هەتا و کە تۆ ئەتیایەژی ئەگینا وای لێت دوایی ئەمە ڕەفز دەکرێت لە کۆمەلگای وەڵاهی تا ڕادەیەک ڕەچاو کراوە تەبعاً بەڵام هەندێک جار دەرچوونە بێ لەو شتانە کە بۆ نمونە بۆ ئێستا لە میدیای ئێمە زۆر بەرەو ئەو شتانەیە چی بەرەو ئستهلاکی بوونیکی کە زۆر لە ڕادە بەدەر تیا دەرەکەوێت کە ئەمە بەڕای من ئەمە تەبعاً شتێکی ڕێژەیی هەندێک کەس پێخۆشە هەندێکە من ئەبینم ئەمە لەگەڵ ئێمەیە زۆر تۆزێ لە ئاستێکی کەمان بۆ چووکە ئێمە لە کۆمەلگای ئێمە جارێ نەگەشتوینەتە لە ڕووی ئابوووریەوە ئەو ئاستە بەرزەی کە بتوانین ئەو سەقامگیری ئابوووریە بێکە لەبەرەوە بینیت هەر قەیرانێکی ئینە تووشێ بین ئێمە زۆر کاریگەریکی نەگەتیڤ دروستە بێ ئەمەشە لەوانەیە شتی زۆر کۆمەڵایەتی بەدووە بێ دکتۆر با باسێک لەوە بکەین ئەگەر هاتوو دەستگاکانی ڕاگەیاندن کەناڵەکان لە ئەرکی خۆیان لایەندا و لە ڕێگەی ئەو فیلم و پرۆگرامانەی کە ڕۆژانە پەخش ئەکرێت ئەم ئەرکە جێبەجیان نەکرد یاسایەک هەیە بۆ ئەوەی کە بتوانێت سزای ئەو کەسانە بدرێت وەڵاهی خۆی یاسا بەعام هەیە لە هەموو هەیە بە تایبەتی لە بۆی ڕاگەاندن ئەبێ هەبێ ئەگەرش نەبێ با بڵێم زۆر شتی نەگەتیڤ دروستە بێ هەموو کەناڵێک هەموو دەستگایەک ئەبێ یەکم جار
با بڵێن چاودێریکی خۆیەتی زیاتی لەسەر خۆی ببێ بە تایبەتی لە بۆی ڕاگەاندن بۆیە لە ئێمە تێزێکمان هەیە لە ئەنیکرد ئەڵێن لێپرسینەوەی کۆمەڵایەتی ئەلمەسئولیە الاجتماعیە لە ڕاگەیاندن ئەوە لە چیەوە هاتووە زانایانی با بڵێن ئەم بوارە دایانناوە وەکو تێزێک وەکو نەزەرێک ئەڵێ ئەبێ دەستگاکان یان کەسەکانی بوار ئەو بوارە یەکەم جار خۆیان ڕقی بن لەسەر ئیشەکەیان و ئەویان لەبەر چاو بێ کە بەرپرسیارەتی ئەخلاقی و ئیشەکەیان لەبەر چاوگرن بۆ وەکو پێم وتی چۆن کە زۆر ترسناکە خەتەرە ئەم بوارە ئەگەر هەر با بڵێم لاداین لە پرنسیبە ئاکاریەکان ئەخلاقیەکان ئەو شتانە بێ بە خراپ ڕەنگەدانەوەی لە کۆمەڵگاکێت و بە تایبەتی با بڵێم ئەو توێژانەی کە لە تەمەنێکی لە ئاسی و شاری کەمدان لەبەر ئەوە کەناڵەکان ئەبێ زۆر بگرن بەڵام ئەمە کفایەت نییە ئەمە کفایەت نییە چۆکە هەیە ئەوەی ناکە هەیە بەرژەوەندی خۆی بەلایەوەە بەرژەوەندی مادیە بێ معنەوی بێ ئەو شتانە ئەبینیت ئەو شتانە ڕەچاو ناکات بەڵام دکتۆرە بینی ڕۆژانە لە ڕێگەی شاشەکانەوە کۆمەڵک شتی نەشیا و پەخش ئەکرێت کۆمەڵە پرۆگرام کە بەڕاستی هەر شەرمەزاری ئەگەر سێری شامکەی لە ئێستاە بەڵام هیچ کەناڵێکمان نبینی بە شێوەیەک سزا بدرێت کەناڵەکە دابخرێت یاخۆت سزایەکی مادی بدرێت بۆی کە بەردەوام نەبێت لەم ڕێڕەوەی کە گرتوێتی ئەوە خۆی ئەوەیە وەکو پێم وتی یعنی شتەکان بەعام شتەکان هەیە بەس بڕۆینە تۆ تەفاسیلەوە و پندێکی فەرەنسی هەیە ئەڵە شەیطان و یەکمن فی التەفاسیل شەیطان لە خودی وردەکاریەکانە درسە پەیدا بێ لە تەفاسیلە ئەبینیت شتەکان وەکو پێویست نییە یان جاروا هەیە کە ئەو سزا و شتانە دائەنرێ بەپێی تاوانەکە نییە یان زیاترە لە تاوانەکە بەعزی جارێکە زۆر جار ئەمە ئەبێ بەردەوام ئەودەیتی بکرێت ئەم شتانە چونکە بواری ڕاگەیاندن وەکو پێم وتی لە پێشکەوتنێکی زۆر با بڵێن خێرایەدا لە ئامرازەکان ڕاگەیاندن ئامازەکانی پەیوەندی گشتی پەیوەندیکردن بە شێوەیەکی گشتی ئەمانە زۆر لە بوارێکی یان با بڵێم لە ئاسێکی خێرادان یاساکان لەگەڵە ئەبێ ئەودەیت بکرێت ئەگینا دواکەون کە لێنێک درستە بێ کە ئەو کاتە ئەو سەلبیات و ئەو بوارە نەرێنیانەی کە جەنابەت باست کرد دروستە بێ لە هەنی یاسایەک هەبێت ببوورە ئەگەر یاسایەک هەبێت گرنگە کە جێبەجێ بکرێت گرنگ ئەوەیە کە ئەو کەسانی بەم شێوەیە کار ئەکەن سزان بدرێت بەڵام لێرە ئەوە پەیڕەو ناکرێت هۆکار چییە یاسا یەک شتی هەیە یاسا ئەگەر پەیڕەو نەکرێت و سزای لەگەڵان نەبێ بێکەڵک نییە بێکەڵکە هیچ نییە یاسا یانی چی یاسا یانی سزادان پاداشی کەسی ئەوەی کە هی نەکرێ یان بڵێم هیچی با بڵێم بیپارێزێ سزای ئەوەی کە لا ئەدالێ ئەگەر سزادان نەبێ کەواتە هیچ یاسا کەواتە ئەو سزادانە ئەبێ بەڵام سزادانەکە ئەبێ لە ئاستێکی معنەوی و مادی لە هەنی تاوانەکە بێ ئەمە یەک ئێمە یەک شتمان هەیە بەداخەوە بێمتمانەییمان هەیە لە نێوان کۆمەلگا و دەسەڵاتە ئەم بێمتمانەیە لە هەموو بوارەکانە ڕەنگی یاوەتەوە لە زۆر شتە لەبەر ئەوە بینیت کە یاسا دائەنرێت یان داڕێژرێت بە چاوی گومانەوە سەیرەکرێت لەلایەن جەماوەرەوە لە ناوان کۆمەلگا ئەمەش طبعاً زۆر هۆکاری هەیە بەڵام بەداخەوە هۆکاری سەرەکی دەسەڵاتە دەسەڵات کە متمانەی خۆی لە دەستدا کۆمەلگا ئیتر بێت لەبەر ئەوە بینیت زۆر جار یاسا دەرەچێ یان شتێت لەوانەیە مەبەستەکەی لەوانەیە ناڵێم ئینە یان با بڵێن بە شێوەیەکی گشتی مەبەست ئەوەیە کە با بڵێن سوودی کۆمەلگا بەڵام بە چاوی گومانەوە سەیرەکرێت هەر دوور نییە لەو شتەی کە نامێ بچمە تەفاسیل کە لەم چەند ڕۆژەی پێشەوە هەرایەکی زۆری نایەوە ئەو وینی لەسەر سۆسیال میدیا و شتە کە چۆن ڕنگدانەوەیکی یەکجار هینی داوەوە کە وای لێ هات تقریبان کە ڕەفز بکرێ و ئەوە هەمووی لەسەر ئەوەیە کە بێمەتمانەیی هەیە لە نێوان حکوومەت و لە نێوان یان دەسەڵات بە شێوەی گشتی و کۆمەلگا ئەمەشە زۆر شتی خەتەرناک دروستە بێ تەنانەت سەڵەکاتەوە کابرای یاسادان
لە تەشریعکردنی یاساکاندا بۆ چۆنکە بە چاوێکی گومانەوە سیرەکە کە بە چاوی گومانی سیرەکەی لەوانەیە خەڵک پابەندی نەبێ و ئینەکان بۆ ئێمەوە بۆ ئینەکان ئاوایە کەناڵەکانی لای ئێمە بەتاخەوە لای ئێمە ئەوەنە لایەنی تەشریعی و دەسەڵات گرنگی یاوە بە بوارە سیاسیەکاندا ئەوانەی کە هەمووی پشتگوێ خستووە بەڵام لە کاتێکە لایەنی کۆمەڵایەتی و لایەنی مۆراڵی و لایەنینە زۆر خەتەرناکترە بۆینە بۆ چونکە ئەچێتە سەر توێژێکی زیاتر توێژێکی با بڵێم ئاسی وشاری زۆر نزمە جارێ مەسان منداڵان گەنجان کە جارێ ئەمانە پێگەشتنێکی تەواو نیە لەلایەنی عقلی و هوشیاریەوە ئەمانە کاریگەریان لەسەر بێ ئەمەسبەی ئەمانە ئەبن بنەوەی کۆمەڵگا بنەوەی با بڵێن وڵاتە ئەمانە ئەگەر بە شێوەیەکی هەڵا تەسقیف بکرێن و ڕوشم بکەن زۆر خەتەنە بەڵام بەداخەوە لای ئێمە ئەوەندە جەختەکرێتە سەر لایەنی سیاسیە ناکرێتە سەر کۆمەڵاتی کە شتانەی دێ بەداخەوە دکتۆر باباسێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین و کاریگەریان لەسەر میدیا ئابینیت ڕۆژانە کۆمەڵک ڤیدۆی جۆراوجۆر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پۆست دەکرێت ئێمە نامانوێت لە ڕێگەی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەوە منداڵەکانمان تەنانەت نایڵین ڕۆژانە بەکاری بێنن بەڵام ئەبینیت دووبارە هەمان ئەو ڤیدۆیی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پۆست کراوە لە شاشەکان ئەیان بینینەوانێ هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئایا بێ بەرنامەیەکە لە پەخش و بەرنامەکانی ڕۆژانەیان یاخود ئەمە ئەیانەوێت لە ڕێگەی ئەم پۆستکردن و پەخشکردنی ئەم ڤیدۆیانە پەیامێک بگەێنن بە خەڵکی خۆی سۆشیال میدیا ئێستا بووەتە بوارێکی زۆر گرنگ بوارێکی زۆر فراوان ئەوەیە تۆ بزانە کۆمپانیەکانی سۆشیال میدیا لەسەر ئاستی ئابووریشە و چەند پشکیانەیە کە مارک رۆزنبرگ لە کوڕێکی گەنجی خوێندکارێکی هارڤرد کە یعنی ئاسیکی مادی زۆری نەبوو تەنانەت لەسەر ئاستی عاتفیشەوە تۆزی فەشل هێنابوو ئێستا بووەتە یەکێک لە ملیاردێرەکانی جیهاندا لە ئاسی سێم و چوارمدایە لە ئاسی سامان و سنەکەیە ئەمە بۆ گرنگی ئاسی ئەم بوارەدا کە سۆشیال میدیا ئیتر فەیسبووکە تویتەرە ئەنستگرامە و تا ئاینە کە زۆرن جێگەی باسکردن نییە ئەم بوارە طبعا بتەوێت نەتەوێت کاریگەری هەمووی لەسەر هەموو ئاسیژ و میدیا بە تایبەتی کە لە کاریگەری هەمووشت و با بڵێن ڕنگدانەوەی کۆمەڵگایە ئەبێ ئەمە کاریگەری لەسەر بێ هەروەها طبعا زۆر کەسەیە سۆشیال میدیا بە کەناڵێکی لە کەناڵەکانی ڕاگەاندن هەژمارەکەن کەم هەیە ئەڵێ وان نییە ئەمە هەنی تایبەتی خۆی هەیە نازام چی هەیە ئەمە جێگەی باسمانیە ئێستا ئەوە باسێکی زۆر و درێژە تەوەرێکی زۆر فراوانە ناتوانین لێرە باسی بکەین بەڵام میدیا وەکو پێم وتی کە ڕەنگدانە ناتوانێت ئەمەش پشتگوێ بخات ئەبێ با بڵێن هەماهنگگی لەگەڵا بکە و ئێستش زۆر لە عینەکانی کەناڵەکان ڕاگەاندن ئەبینی خۆیان لەسەر ئەو تۆڕانە پەیگەیان هەیە ویستم باس لەوە بکەم دکتۆر ئەوانەی کە پەیجیان هەیە ناو تۆڕە کۆمەڵاتەکان ئەو کەناڵانە ئەبینی ئەمانیش ڕەچاوی یاساکان ناکەن و ئەوەی ئەیانوێت ڕۆژانە پۆستی ئەەکەن و خەڵکی ئەیبینێت پێویستە ئەمان چۆن بەڕێوەبردن بکەن بە ئەو پەیجانی کە هەیەە لە ڕێگی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەوەیە کە وەکو پێم وتی مۆراڵی و لێرە ئاسی مۆراڵی پێش ئەوەی کە با بڵێن ڕەچاوی یاسا و شت بکە ڕەچاوی لێپرسینەوەی کۆمەڵاتی بکە بە با بڵێن زۆر گرنگە لە بواری میدیا هەرچەند لە بوارەکانی کێشە بەڵام بە تایبەتینە میدیا زۆر با بڵێن دیمەن و شتە هەیە ئەبێ پیشان نەدرێت تۆ لە کەناڵەکەت لەبەر ئەوەیە تۆ مەسەن ڕەچاوی هەندی شتەکەی بینی دوایی ئەچی لە تۆڕە کۆمەڵایەتەکان پەخشیەکەیتەوە نابێ ئەبێ بە هەمان مۆراڵی ئەو ئینەی کە تۆ دەستگاکەت پێ ئەڕوات ئەمە بکەیت با بڵێن بەکاری نێنیت بۆ چاواشەکردن و بۆ نازام بڵاوکردنەوەی هەواڵ و شتی نادروست و ئەو شتانە ئەمانە زۆر گرنگن ئەو کەناڵە ئەمەش لەکوێ زۆر جاریت لە لایەنی ئەخلاقیەوە لە پرسیینەوەی کۆمەڵاتی ئەو دەستگایە کە ئینی بکە مزداقەتی خۆی بکات لەگەڵ ئەوەیشە ئێمە ناتوانین با بڵین پشبەس بین بەسەوە چونکە خەڵکانی هەیە ناپرسیارە و بەتایبەت بەداخەوە لە بواری ڕاگەاندنی سەر زۆر بوونەوانە لەبەر ئەوە ئەبێ یاسا
داڕێژێ دژ بە شتانە یاسای بەکار هێنانی خراپی ئەو تۆڕە میدیاکان سزادانیان بەڵام با بڵێم زیاتر سزادانینەکان جەخت نەکرێتە سەر تەنها بواری سیاسی تکایە بەس بواری سیاسی ئەتوانم بڵێم لە ترسناکێتی یان خەتەرێتەکەی زۆر کەمترە لە بواری کۆمەڵایەتی لە بواری کەلتوری لە بواری شتەکان ئەمانە زۆر گرنگترە ئەمانە زۆر کاریگەریترە بۆ چونکە ئەمانە زیاتر کاریگەریان نەبێت لەسەرنەوەی نوێ و لەسەر ئەوەی ئاسی و شاری کەمە ئەمانە بە ئاسانی چاواشاکرێن لەبەر ئەوە یاسا زۆر ئینە بەڵام بەداخەوە ناڵێم ئەو بێمتمانەیی کە لەبێ نوێنەوە هەر شتێکینە بە چاوی گومانەوە سەیرەکرێت دەستەکانە خۆش پێ دکتۆر ئەمە باسێک لە بوونی فیلم و دراماکان بکەین ئەوانەی بیانین و وەڕێگەێڕنە سەر زمانی کوردی و پەخش ئەکرێن خەڵکی زۆر گلەیان هەیە لە بوونی ئەم دراما و فیلمانە بەڵام ئەبینیت فیلم و دراما کوردیەکانیش تەقلیدی ئەوانەکەنەوە لە کاتێکە ئەگەر هەبن و لە ڕێگەی شاشەکانەوە بڵین پەخش بکرێن پێویستە لەمەیە چی بکرێت بۆ ئەوەی کە بڵین سنوورێک بۆ هوەری کوردی دابنرێت بەو شێوەی کە هەیە بە شێوەی کللتور و نەتەوەی خۆمان دراماکان بەرهەم بهێنن یاخود فیلمەکان بەرهەم بهێنن زۆر جوانە و پرسیارە ئەمە ئەگەڕێتەوە بۆ هۆکاری سەرەکی بۆ چوونی خۆم ئەوەیە ئێمە خۆمان بە بچووکە زان ئێمە زۆر با بڵین شانازی بە کەلتور و بە ئینی خۆمان ناکەین خۆ ناڵێم ئێمە بە نەژاد پەرست بین و وەکو هەندێنێتەوە ئیتر لە مێژووی مرۆڤایەتێت وای لێ بکەین لە ئێمەوە دەست پێ کرد و لە ئێمە کۆتاییە نه ئەمە توندڕەویە و نەژاد پەرستیە کە شتێکی نەخوازراوە و جوانیە بەڵام لە هەمان شت نابێ پێشەوانەکەی بێ کە هەموو شتەکانی ئێمە خۆمان بسڕینەوە هەمووی خۆمان بە بچووک بزانین بە بەرامبەر کەلتورەکانی نەکانی تر ئێمەش کەلتوری خۆمان هەیە ئێمەش مێژووی خۆمان هەیە ئێمەش تایبەتمەندی خۆمان هەیە ئەتوانی ئەم شتی جوانی تایە شتی نییە خۆ شتی ناشرینیشی تایە وەکو هەمونەتەوەیەک بەڵام شتی جوانی تایە شتەکان با ئێمە با بڵین تۆزێ متوانەمان بەخۆ بێ یعنی ئەو ملت نەتەوەی کە هەیە کە ئێستا ئێمە با ناونێنم دراماکەی هەموو تەلەڤیزیۆنەکان گرتوتەوە زۆر لە ئێمە لە ئاسی شارستانیەتی و لاین لە مێژووە تازەتر هاتوونەتە ئێمە زۆر کۆنتترین لەوان چ لە ناوچەکە لە سەر ئاسی ژیانە زۆر بەشداری ڕۆشنبیری و کەلتوریان لە کەلتوری جیهانی و مرۆڤایەتی زۆر کەمترە لە ئێمەش تەنانەت لە ئێمەش کە ئێمە زۆر بەشێکی زۆر بەرامبەریان ئێمە کاریگەری ئەوان لەسەر ئێمە بێ بەڵام لە کاتێکدا ئێمە هیچمان نەبێ و هەر بۆ خۆمان ئەمە زۆر ڕەنگێکی زۆر خراپەیەتەوە وای لێ کات مرۆڤێکی کورد گەنجی کورد هیچ نەزانین لەسەر نەتەوەکەی کە هیچیش نەزانین شانازیش بە نەتەوەکەی ناکات و ئەمە وای لێ کات خۆ بە بچووک زانین زیاتر ئاسەکەی زۆرە بێ لە ناخی ئاسیانی کوردەوە ڕەنگایاتەوە لە هەموو پێگەکانی دکتۆر وەکو دوامین پرسیارم ئەمە پرسیار لەوە بکەین چی بکەین بۆ ئەوەی کە میدیا بەڕێڕەوی ئەرکی خۆیان بڕوات چی بکرێت پێویستە لە ئێستادا بۆ ئەوەی کە ئەو بەربڕاوی و تێنەگەیشتنی کە لە میدیادا لە ئێستا هەیە ئەمانە نەهێڵین و بکەینە میدیایەکی تەندروست بۆ هەرێمی کوردستان ئەوە زۆر قورسە لەم کاتەیە زۆر قورسە بەداخەوە کە ئێمە چەند ساڵیشە لە هەنی حکومڕانی خۆمان ئەمەمان نەتوان بەڵام دەردی ئینەڵێ شت ئەگەر دەست پێ بکەیت ئەگەر لە کۆتاییش بێ باشترە لەوەی کە نەیکەیت ئەتوانین بەڵام یەکەم شت گەڕانەوەی متمانە لە نێوان دەسەڵات و جەماوەردا کە ئەوە نەبێ زۆر شت زەحمەتە دروست بێت بۆ چونکە هەمووی بە چاوی گومانەوە سەیرەکرێت چاوی گومان یعنی تۆ زۆر دوور مەڕۆ ئێستا وەکو ئەم ئینی کۆرۆنایە کە لەسەر ئاسی و هەڕەشەیە بۆ مرۆڤایەتی وای لێ هاتووە بێمتمانەیە لە بینی دەسەڵات و جەماوەر وای لێ هاتووە جەماوەر بە چاوی گومانەوە سەیری ئەو ڕێنمانیان بکرێتە لە ئاسی يعني ئەمە کارەساتە کە شتێکی هەڕەشەی لە بەشەرێتەکە و لە خودی تاک خۆی کە تۆ ڕێنمایی بکەیت ئەو بە چاوی گومانەوە ئەمە بۆچی
بۆ ئەو بێمەتوانەیەکە دەبێت ئەمە گەڕانەوەی ئەوە زۆر زۆر شتی لێکەوێتەوە کە یاسادانانەکە ئەبێتە خەڵک بە چاوی گومانەوە سەرێکە لە بەرژەوەندی خۆی و لە بەرژەوەندی کۆمەڵگا ئەنجا بینەوە بۆ ئاستەکانی تر لە ئاسی کارمەندەکانەوە دەست پێ بکات تا ئاسی دەستگاکانەوە بە چاوێکی لێپرسینەوە کاتە خۆیان چاودێری خۆیان بن چاودێری خۆی زۆر زۆر گرنگە چونکە بزانێت کە ئەو ئیشەی ئەو پیشەیە کە ئەوەی کات زۆر زۆر ڕۆڵێکی ئەتوانێت ڕۆڵێکی زۆر پۆزتیف و ئەرێنی بەکاربێنە بە هەماشت ئەتوانێت ڕۆڵێکی نەگەتیڤ و ئەگەر بە خراپ بەکاربێنێ یان بۆ بەرژەوەندی تاک و بەرژەوەندی تەسک بکات ئەنجا لەو کاتەوە یاسادانانەکان بە شێوەیەکی زۆر ئەتوانە منەکەم دائیمەن ئۆپدەیت بکرێ ئەو یاسانە چونکە ئەم بوارە زۆر پێش لە پێشکەوێ یعنی تۆ بزانە ئاستی بەڵام بەکە مۆبایل و ئەو تەکنۆلۆژیا ئەو شتانەکەیت ڕۆژ بە ڕۆژە نەک بە ساڵ ئەمەشە تەبعاً شتی تازەیەنێت بەکایەوە با بڵێن پۆزتیف و لە هەمان کاتە نەگەتیڤیش بەکارێنێ ئەگەر یاساکان ئەپدەیت نەکرێت لەگەڵیا دوکەلینەکە کەوێت لە نێوان ئەو بەکارهێنان و با بڵێن شتەکان ئەمە ڕنگدانەوەیکی خراپی بێکمان دەستەکانە خۆش بێ دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ دکتۆر باقر داوت سپۆڕ لە بواری میدیا کا بە شێوەیەکی ڕاستە خۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازانمە کە زانی هەرێمی کوردستان با میوەی هەنجیر دەوڵەمەندە و ڕۆژانە چەندین جۆر خۆراکی لێ دروستەکرێ وشکەکرێتەوە ئەکرێ بە مرەباوە بەپێی هەر ناوچێکیش تام و چێژی تایبەتی خۆی هەیە فیچەرێکمان هەیە تایبەت بە میوەی هەنجیر بابێ کۆبینەری بین و دواتر بەرزامە بین. تحسین برایمم خەڵکی گوندی ئاکۆیانم لە مناڵیەوە خەریکی باغ و باغاتم و لە باو باپیرانمانەوە پیشەی باغ و باغات بۆمان مایتەوە لە ناو زراحەت و کشت و کاڵا ئێمە پەروەردە بووینە و گەورە بووینە تقریبا زیاتر لە 25 ساڵە من خەریکی باغداریم. ئەو هەنجیرێکی زۆر باشە هەنجیری حەمەدەلاوە هەنجیرەکە ڕووبەر کەمەگرێت و هەنجیرەکە ئەتوانی لە سەتڵا بیچینی و لە تەنەکەیە بیچینێ و لەسەر بانی ماڵەکانتان بیچینیان زۆر کەس ئەیبا بۆ جوانی لە نێو حەدیقەکانیان ئەچین لە بەرەوەی نزیک عادەونەویە و بەرێکی زۆر زۆر ئەگری ینی لە ڕێزی بوونسایە سیرکەن ئەوە هەنجیرەکەیە چەند بەری گرتیا و هەنجیرەکەشی زۆر پڕشی لەو جوانە هەنجیرەکە ڕێنادا مێش و مەگەز بتە ناوێ زۆریش ئەمینێتەوە تا بەفری بەسەردادێ هەنجیرەکە ئەمینێتەوە هەنجیرێکی زۆر ئێستا پڕبەرە و بەرێکی زۆری لەسەرە و هەنجیرەکە حەز لە هەڵپاچین ناکە ئێستا و قەدەمان هەڵپاچین لۆ کردیا کە زاخستنمان لۆ کردیا ئەو لای کەمی بەردایە بەڵام کە ئەوە دەستکاریمان نەکردیا بەرێکی گەلک زۆریدایە سیرکەن.
هەنجیرە تەمەنی تقریبا نزیکەی 3 ساڵ زیاتر دەبێت سیرکە قڵانجێک دەبی ینی بستێک دەبی احتمالە ئەگەر بەراوردی بکەیت 15 سانتیم 20 سانتیمێک دەبی زۆر بەرزنی هەنجیرەکە ئەوەش قەدەکەی ستورە و زۆرش بەبەرە هەنجیرەکە سیرکە ئەو هەنجیرە ئێستا کە لە ئەرزایە و لێرە دایکانەیە هینایتمان لە سەتڵیشمان چاندیە فەرمو ئێستا لە مەرکانە چەند جوانە و تەمەنی 2 سارە و هەنجیرێکی لەسەرە و 3 هەنجیریکەشی بابرێم لێکراینەوە هەنجیرەکە بەڵگەکە ئەوەیە هەنجیرەکە ئەتوانێت لە مەرکانی شابژێ لە تەنەکەی شابژێ لە ناو کۆڵ بژێ لە ناو بابرێم ڕۆخی حەدیقەکان زۆر جار ئەبینی ئافرەتەکان داوا ئەکەن ئەو زۆر هەنجیری ئەبەن لە بەعکمەوە ڕوبەری کمەگرن و زۆر جوان سیرکە لە شێوەی بوونسایە ینی نزیک حادە و بەرەکەشی زۆر گەورەی و هەنجیرەکەشی زۆر پڕچێژە ئەو هەنجیرێکی زۆر باشە زوو پێ ئەگات و درەنگ کۆتایی دێت تا بەفر تا سەرما ئەمینێت ئەو هەنجیریان ئەو هەنجیرێکی زۆر بەبەرە زۆر بەبەرە لە بەبەریای پێی ئەرێن هەنجیری بەوشی ینی هەنجیان برین هەنجیری بەبۆڵ ئەگریت ئەو هەنجیرێکی زۆر باشە هەنجیرەکە بەوشی ئەگریت ینی بەبۆڵ ئەگری سیرکەن هەنجیرەکە هەنجیرێکی باشە. ئەم نەخۆشش ئەو هیلاکەتیە لە ئەنجامی ئەوەیە حەنکەبوتی لەسەر ینی وەکو ئەوەوە تۆزی لەسەر بیت هەموو شێک ئاودانە یەک قیاسە یەک دار لە دارەی زیاتر ئاو ناخوات وستاواتە ئێگەی ئەو دارە تێ نییە ماندی هەموو گەڵاکانیشی هەروەری ونها ئەوە هەموو حەنکەبوت وای لێ کردووە ئەوە گەرما و حەنکەبوت بەیەکەوە وای لێ کردووە هەم ناشی ئەوەکەیە هەنجیرەکەیە ئەو هەنجیرانەی بابرێم تووچیان زۆرە یان کورچیان زۆرە گەڵاکانیان ئەوان زیاتر حەنکەبوتە بن تووشی حەنکەبوتە بن حەنکەبوت زیاتر توانی خۆ لە ناو ئەو دارانە مەڵاز بدات و خۆی حەشار بدات ئەو هەنجیرە سینیە بەخۆی پێیوە بیتەلەت و هەنجیرەکە بۆندارە و تامێکی زۆر تایبەتیشی هەیە کە ئەوەش ئەبی ناوەکەشی خەراب نابی ناوەکەشی خەراب نابی ئەوە هەنجیرەکەیە ئەگەر بێت و طبعاً ئەو هەنجیرە لە ڕێگەی قەلەمی ئەو شێوەیە بەدەستمان گەیشتە ئەو هەنجیرە ناوەی زۆر جوان و تایبەتە ئەگەر سیرکە ئەو هەنجیرێکی زۆر باشە هەنجیرەکە بەناو هەنجیری فەڕەنسیە جا نازانی بەزەبەت فەڕەنسە یا فەڕەنسی نییە بەڵام هەنجیرەکە شێوەی لە شێوەی هەنجیری تەختەق و هەنجیری زەردی زیڕە ئەچێت لە شێوەی هەنجیری مەرگە و میرانەیە سیرکە شیلە لە زارچی دەردێت هەنجیرەکە خەراب نابێت ئەو هەنجیری ئێستا لە بەردەمما بە شێوەی قەلەمی بەو شێوەیە بۆم هاتێ یەک چڵ ینی یەک قەلەم تاگەشتە بەردەستم $102 کەوتووە بە حیساب ئەو هەنجیرە بە حیساب کەنەدیە لە کەنەداوە چووتە کالیفۆرنیا لە کالیفۆرنیا جارێککە هاتەوە بەردەستی من لە ڕێگەی دۆست و برادەر و بەرید و ئەوانە تاتوانیتم هەنجیرەکە بەدەست بێنم و هەنجیرێکی زۆر پان و گەورەیە زۆر هەنجیرێکی شازە. واللهی ئەمن لە گسکەیەوە یا هەدەگە باوم داما ینی زیاتر دەگە باوم دام نەک دەگەرداکەم یارمەتی دەم لە بەخۆ زۆر کەیفم بە دار و بە پەلەوەر و بەشتی بە ینی پەلەوەر و بە کشت و کاڵ دێ بەعام لە گچکەیەوە تقریبا 12-13 سار بووم ئەمن یارمەتی باومەدا لە چاندنە لە ئاودانە لەو ئیشانە ینی لە هەموو زۆر عەزم لێیە لە ئاودانەکەی من هەبەخۆ ئاودانیەکەم شەوانە ئاودانیەکەم یان بەیانەکەی زوو لەبەر ئەوەی ڕۆژگەرمە زۆر ئەو دارەکە ئاوێ دەی ئەسۆدەت بەرگەی ناگیری خەرابە بیت لۆ ئاودانەکەیم بەخۆ ئەەکەم ئاودانی هەمەی درم زۆر پێخۆشە بیت بەس لۆ مەسەلەی چاندنە و یان خاویکردنەوە یارمەتیان نەدەم بەس لە ماریانی داکە باوە یان کرێکارەکانن ئەویش یارمەتی مەتەن چونکە بەتەنێ زۆر زۆرە ئەگەر لە خاویکردنەوە و لە چاندن بەو بە هەموو ڕناگە کاک تاسین یەکێکە لە جوتیارەکانی دۆڵی ئاکۆیان جوتیارێکی نمونەیە دەستێکی باڵای هەیە لە ژینگەی دۆڵی ئاکۆیان هەستاوە با بەرهەمێنانی کۆمەڵێک بەروبوومی کشت و کاڵی یەکێک لەوانە کۆمەڵێک هەنجیری هەیە کۆمەڵێک جۆری ترێی هەیە کاک تاسین لەو ماوە کمەی کە مەشتەلێکی داناوە هاوکاری زۆر لە برا جوتیارەکانی ئەو دۆڵی کردیە ینی توانیتی لە ماوێکی کۆم شارەزایەکی زۆر پەیدا بکاتن بە گشتی لە هەموو بەروبوومەکانی کشت و کاڵی بەڵام ئەوەی زۆر گرنگ بێتن هەنجیرە و ترەیە ئەو شتانەی زۆر پەرە پێداوە حرفتی پشێوەی کەمە بین یەکەم زار لێرە دێەوە خەتەشی لەکەش
بەزداری هەنزیرە شیری تێدا ئەگەر بتوانین لە خوارێژی خەتەشی ئەوهالێ بکەی باشە بۆی ئەو شیرە نەدەتەنە ئەوپنی گۆبکەی کام بتوربیاکی سەرکەوتوی بدەتەتە ئەگەر خوارێژ خەتەشی ئەوهالێ بکەی شیرەکە نازی چکە شتی و ئەوانە تایبەت شیریان هەیە دیگە هەنزیری ئەمەش گرەیە ئەو گرەی کە بین بنێ پەرک و گەڵاکەیە ئەگەر کەمێک تیڤلۆن یان هەر ئامێرەکە بیجان تیبیت بێخێ سەر ئەو گرێ گۆبکەی باشەوی پەرک و گەڵاکەی بەس ئەو گرەیە کە دێتە دەرێ لە متوربەکەی ئەوی نابێت قەپات بکەی دەبی ئەو لە دەرەوە بیت بۆ نمونە ئێستا هەنداوە لە دەرەوەیە بەسەگە خستە ساوێرە ئەوەی ئێرە گوشیتن کەواتە متوربەکە سەرکەوتوتر دەبی پێ نووسێتن دوای ئەوەی کۆمەڵک هەنجیرمان هەیە و بەرهەممان هینایە و سەروی 25 زۆر تاسی زۆر بەرەو سەری هەنجیرمان بەرهەم هینایە کۆمەڵک تری زۆر باشمان بەرهەم هینایە زیاتر لە 80 زۆر ترێمان بەرهەم هینایە ئێستا ئەو جۆرە ترێیان ترێی زۆر باشە گەورەیە زۆر جار بۆڵەکەی یان ویشەکەی هەتا 5 کیلۆ دێتەوە ئەوە سەر سیازیشە بە حیسابی هەندێک خەڵک و ئەوانە هەندێک جوتیار ئەرێت سەر سیاز سەرسیم بە حکمی گڕە و گەرما ترێشی لێ نابیتێت چەندە ناوچەکەشمان گەرمە بەڵام ترێکەمان ماشەڵای لێبیت ئێستا ئەو زۆرە تریان تری زۆر باشە و خەرا نابێت گڕە و گەرما نایبێ سیر کە ئێستا بچوی خۆت ببینی ئەو ویشە ترێ بەتەنیا ئەوە بکەیت احتمالە ئەوە 4 کیلۆ نیو تا 5 کیلۆ ببی ئەو ویشە تریان ئەوە ترێ کەمالیە لە حایلەی تایفیەکانە ترێکی زۆر بەبەر و بۆڵەکەی دنکەکەی گەورەیە و بۆڵەکەشی گەورەیە ترێکی خۆراگرە زیاتر حەز لە ناوچەوە خەتەکانە کات شوێنی فێنکە کات تا پاییز دەمینێتەوە تا بەڵازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکو وتمان لە تەوەری سێم و کۆتاییماندا باس لە مامەڵی دەستگاکانی چاکسازی گەورانەکەین لەگەڵ زۆربوونی حاڵەتەکانی کۆرۆنا بزانین تا چەند حاڵەتەکان لە ناو چاکسازی گەوران هەیە ئەوان چیان کرۆ بۆ ئەوەی کە ئەو بەندین کراوانی کە لەوێ هەن گیانیان بپارێزن و ئەم نەخۆشیە لە ناویاندا بڵاو نەبێتەوە هەر بۆم بەستەش بەڕێز فەرهاد قادر بەرپرسی ڕاگەاندنی چاکسازی گەورانی سلێمانی باشێکی ڕاستە خۆ لەگەڵمانە کاک فەرهاد سڵاو لەوێ و بەیانیت باش بێت بینەران و ئێوەی عزیزش باش سپاس دەکەم بە خێراتیت کاک فەرهاد با بزانین کە حاڵەتەکانی توشبوون بە نەخۆشی کۆرۆنا لە ناو چاکسازی گەوراندا چۆنە لە ئێستادا تا چەند ئەم نەخۆشیە بوونی هەیە لەوێ بەڵێ جارێکتر سپاس بۆ ئێوەی عزیز لەگەڵ سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی چین بە سپاسەوە بەڕێز ڕائیس سۆران عەبدولوهاب باجەلان بەڕێوەبەری چاکسازی گەوران کۆبوونەوەیەکی فراوانی بە هەموو بەشەکان کرد و داوای کرد کە لە سەرەتای سەرهەڵدانەکەەوە ئێمە ڕێوشێنی تون بگرینە بەر بۆی کە بەرەنگاری ئەو حاڵەتە بینەوە چکە خوا نەخواسە ئەگەر بێت و ئەو حاڵەتە لە ناو چاکسازیە دروست ببێت زوو گەشەکە لەبەرەوەی بەرکەوتنی سزادراوان و کارمەندان بەیەکەوە زۆرە بۆیە خۆشبەختانە لەگەڵەوەی کە هێشتا لە ناو کوردستانی ئێمە شتەکە تازە بوو بەڵام ئێمە یەکەمین شت کە دەست پێکراوە بوو بە پشتیوانی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێمیش ئەو هەنگاوی کاکسۆرانیان بە هەند وەرگرت و یەکسەر سەردانیکردنمان ڕاگر بۆ لای سزادراوان واتە لەلایەن کە سوکاریانەوە بۆی بەرکەوتن نەمێنێ دواتر دەست کرا بەوەی کە قۆناغی خۆپارێزی دەست پێ بکەین لە نێو چاکسازیەوە بوو کە هەفتانە چەند جارێک بە بەردەوامی پاکشکردنەوەی چاکسازی گەورانمانە کرد لەگەڵەوەشە بەکارهێنانی ماسک و دەستکێشمان لە نێو چاکسازیە ڕاگەیان و بوو بە هەنگاوێکی تەواو دوای ئەوەی کە فەرمانگەکان پشویان وەرگر ئێمە هەر لە کارا بووین بەڵام هەنگاوەکانمان بە شێوەیەکی ترکرەوەی کە بەرکەوتنی سزادراوانمان لەگەڵ یەکان نەهێشت بەرکەوتنی کارمەند و سزادراومان زۆر کەم کردەوە و بنکەی تەندروستیەکەمان فراوان بۆ نمونە ئەوان لە هۆڵە کابێکەوە ئەژین
چۆن ڕێکارەکانتان دانا بۆ ئەوەی کە بەرکەوتنیان کەم بەڵێ ئێمە هەوڵمانە هۆڵێک لەگەڵ هۆڵێکی تر ڕاڕەوێک لەگەڵ ڕاڕەوێکی تر بەرکەوتنیان نەبێت کاتی هاتنە دەرەوەیان یان کە کاتی دێنە دەرێ بەرکەوتنیان لەگەڵ هۆڵێک تران نەبێ ئەمان کارەکانیان تاوکەن اینجا هۆڵێک تر بۆ یەگەر هات و ئەو بۆ 15 کەسەی لەو هۆڵەیان حاڵەتێکی نەخوازراوە ڕوویە ئێمە بتوانین کۆنتترۆلیکەین دوو بەسپاسەوە بۆ برای بەڕێز دکتۆر ئەدیب وەک بەڕێوبەری بنکەی تەندروستیەکەی ناوچاکسازی گەوران لەگەڵ ئەو ستافەت باشەی کە لەگەڵ یابوون بنکەی تەندروستیەکەمان زۆر بە وردی کەوتە کار 24 ساعاتە کە ئەگەر خوا نەخواستە تەنانەت حاڵەتێکی ئەنفلۆزاش هەبوایە بە زووی ئێمە هەوڵمانەیە چارەسەریکەین ئەمە هەنگاو ڕێکارەکانی سەرەتا بوو کە کردمان خۆشببختانە توانیمان تا ماوەیەکی زۆر حتا تا قۆناغی دووەمی کەرنتینەش کە دەست پێ کردەوە ئێمە تەنانەت حاڵەتێکیش لە ناو چاکسازیات تۆمار نەکرا بوو خۆشحاڵیەوە ئەی ئێستا هیچ حاڵەتێک هەیە لە ناو چاکسازی گەوران ئامارەکان چین ئایا هیچ کەسێک هەیە لە گیانی لە دەستدا بێ بەهۆی نەخۆشی کۆرۆناوە بەڵێ لە قۆناغی دووەمی کەرنتینە کە دەستی پێکردەوە خۆشببختانە شاری سلێمانی لە قۆناغی یەکەمی کەرنتینەکەیە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو تەنانەت لەسەر ئاستی ئەکرێ بڵین وڵاتانی دراوسێشە سلێمانیەکێ بوو لەو شوێنانی کە بەڕاستی توانی خۆپارێزیەکی باش بکە بەڵام لە قۆناغی دووەم کە کەرنتینە دەست پێ کردەوە بەداخەوە ئێمە چەند کارمەندێکمان تووشی کۆرۆنا بوو دواتر حاڵەتەکەش لە ناو سزادراوانە دروست بوو چەند حاڵەتێکمان لە ناو سزادراوان هەبوو بەڵام خۆشببختانە هەر بە خێرایی بە پشتیوانی هەموو لا و بەڕێزانی کەوتمان هەر لە بەڕێز جەنابی وەزیر هەتا بەڕێز بەڕێوەبەری چاکسازی کە تەنانەت زۆر جار شەوانیش ئەماینەوە لەوێ خۆشببختانەوە کرا کە ئەو سزادراوانەی کە توش بوون جیامانکردنەوە ئەو کارمەندانی کە توش بووبوون ئێمە بەڕێز بەڕێوەبەر بڕیارێکی دابوو کە هەر کارمەندێک هەستی کردباری تەندروستی ناجێگیرە نێتەوە و یەکسەر پشکنیم کات و بۆی کە بچێتە کەرنتینەوە خۆشببختانە ئێمە ئەو کۆمەڵە سزادراوی کە بەداخەوە تووشی کۆرۆنا بوون هیچ یەکێکیان باری تەندروستیان نەگەشتەوەی تەنانەت خراپ ببێ چونکە بە بەردەوامی لەلایەن بنکەی تەندروستیەکەمانە چاودێریە کران چارەسەری زۆر باشیان بۆ وەرگیرا و خۆراکیان گۆڕا و شتی باشیان پێدرا بۆی کە بە بەردەوامی کە ئاڵم شتی باش ئەو نەبێ پێشتر خراپێ مەبەستم لەوەیە کە ئەو شتانەی بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا باشە وەک شلەمەنیەکان خواردنە گەرمەکان خۆشببختانە توانیمان ئەو سیزادراوەش لە ماوەی 2 هەفتەیە دوای پشکنینیان بۆ بکرێتەوە خۆشببختانە کۆرۆناکانیان تێپەڕان لە ئێستاە هیچ حاڵەتێکمان نییە خۆشببختانە نە لە ناو کارمەندەکانی هەمانە نە لە نێو سزادراوانە دەستان خۆش بێت کاک فەرهاد با باسێک لە ڕووی خۆراک لە ڕۆی شوێنی مانەوەیان بگومان خۆراکێکێکە لەو ئەگەرانی کە هۆکارە بۆ توش بوون بە نەخۆشی کۆرۆنا ئەمە بزانم لە ڕووی ئامادەکردنی خۆراکەوە چیتان کرد بۆ بەندی کراوەکان ئەوە تا چەند هەوڵتانداوە خۆراکەکان بەشێکی تەندروست بێ بۆی لە ڕێگەیەوە نەخۆشی کۆرۆنا بڵاو نەبێتەوە بەڵێ ئێمە ئەوەی کە دیارە لە ڕێی تەندەرینەوە کۆمپانیا پێدانی خواردنەکان بە سزادراون و بە کارمەندەکانیش دەبا بڕێەوە بەڵام لەلایەن لیژنەی پسپۆرەوە ئەو جۆری خواردنانە دیاریە کرێت چکە ئێمە هەموو قۆناغەکانی تەمەنی لە سەر 18 ساڵ تاوەکو کەسێکی لە تەمەنی زۆریشمان هەیە دەبێت خواردنەکان بەو شێوانە بێت کە بە هەموو تەمەنەکان بخوا خواردنەکان زۆر بە کوالیتی باشە و لەلایەن چەند لیژنەیەکەوە بە چەند باڵێن فیلتەرێکە تێپەڕێ لیژنەیەکمانەیە چاودێری هێنانی خواردنەکانە و جۆری ئەو خواردنانی کاڵانەی کە دێت بۆی بکرێتە خواردن بۆ سزادراوان لیژنەیەکمان هەیە لە کاتی دروستکردنی خواردنەکان و پێدانیانە چاودێریەکە بەگشتی ئەکرێ بڵێن خواردنەکان خواردنی زۆر شیا و باشن و ژەمەکان ژەمی باشن هەرچەند زۆرێک لە خواردنەکان بە وشکی دەدرێت بە سزادراوان خۆیان دروستی دەکەن با بڵێن هەر قاعەیەک بۆ خۆیان خواردنەکانی خۆیان دروستەکەن لە نێو خۆیان ئەمڕۆ حەز دەکەن ئەم ژەمە حەزەکەن برنج بێ برنج لێنن یان حەزەکەن خواردنێکی سوورۆکراوی بێ ئەوە ئەکەن بە پێوەی کە خۆیانوێ با ئەوە نییە بە وەکەوەی کە بڵێن وەکو مەطعمێک لێ بنرێ ئەمڕۆ ئەم نیوەڕێ برنج و فاسۆلیایە دەبێ برنج و فاسۆلیا خواردنەکە بەویستی خۆیانە تەنانەت ئاستی پێدانی خواردنەکان بە جۆرێکە کە زۆر جار سزادراو هەیە
کە کاتی ئەو کاتی سەردانیکردن هەبوو لە کاتی با بڵێن پێش کەرنتینە زۆر جار ئەو خواردنانی کە پێی دەدرا بەشێکی بە خێزان و کە سوکارەکەی دەناردەوە ئەوەندە لای زۆر بوو یعنی لەلایانی خۆراکی شۆ سپاس بۆخوا زۆر باشن لەلایانی شوێنی مانەوەیان من ئەمە ڕاستیە کە ناشارێتەوە هەموو جارێکیش لە ڕاگەیاندنەکان بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و بەرپرسانی چاکسازیەکان ئاماژەی پێیان کە ئێستا چاکسازی سلێمانی بۆ نمونە کە دروست کراوە ستانداری بۆ 900 کەس دروست کراوە بەڵام بۆ نمونە ئێستا لە سەروی 1200 سزادراوی تایە ئەگەر بتێ ستاندارێکی جیهانی بێت بەڕاستی نابێت لە 900 سزادراوی زیاتر بێت بەڵام ئێستا لە 1200 سزادراوی فەرهاد ئەم قەڵەباڵغی و زۆری ژمارەی بەندین کراوانە نابێتە هۆکاریەوەی کە ئەم نەخۆشیە زیاتر تەشەنە بکات لە خۆشبەختانە بە هەوڵ و ماندووبوونی بەڕێز بەڕێوەبەر و هەموو ئەو ستافی کارمەندانە و هێزی جێبەجێکاری ئەو ستافەی لە هێزەکەیان توانیمانە کە دابشکردنی سزادراوەکان بەسەر هۆڵەکانە بە شێوەیە بکەین کە نەگاتەوەی کە با بڵێن فشارێکی زۆرمان لەسەر بێ بەڵام بتێ و نەتەوێ ئەمە ڕاستیەکە ئێمە لە کاتی لێبوردنە گشتیەکەی ساڵی 2007 هۆڵ هەبووە 5 کەسی تیا بووە بەڵام ئێستا هەمانە و هۆڵێ و 15 کەسی تیا ستاندارتان لە 10 کەس بۆ 15 کەس گونجاوە زۆر بە کەمی هەمانە کە هێش هەوڵماندابێ لەو ڕێژەیە زیاتر بێ بەڵام ئێمە کە دەڵێن بۆ 900 کەس کراوە ئێمە تەمەناکەین نەگاتە 10 کەسەکەش لە هۆڵەکە بەڵام خۆی شوێنیمانەوە و با بڵێن شوێنی خەویان تا 15 کەسیشی تایە لە هۆڵەکەیە ئومێدمانە کرد ئێمە کەمتر بێ لەو ڕێژەیەوە ئاستی تاوان لەو ئاستە کەمتر بێ بۆیە خۆشبەختانە ئێستش پەرلەمان بینیمان لەم 1-2 ڕۆژەی پێشوە کە خەریکی گەڵاڵەکردنی پرۆژە یاسایەکەن بۆ لێبوردنی گشتی ومێ دەکەین ئینشاڵڵا لێبوردنی گشتیە بێتەوەی کە زۆرێک لەو سزادراوانەی کە هەمومان نەزانین بەڕاستی خەڵکێکی زۆری تایە لە نێو چاکسازیەکان خەڵکی زۆر چاکسازن خەڵکی زۆر باشن و ئەو ماوەی کە لە ناو چاکسازیا بوون و ئەو سزایی بەسەریانە سەپێنراوە وانەیەکی باشیان لێوەرگرتووە بوو یعنی نمونەیەکی زیین و بە ئێوە بڵێم ئێمە لە کاتی کەرەنتینەکەەوە تا ئێستا نزیک بە 20 سزادراومان چاپ کتێبی خۆیان چاپ کردووە واتە نووسەر و خەڵکی ڕۆشنبیرن ئێمە لە مانگێکا زیاتر لە 500 کتێب لە کتێبخانەی چاکسازی گەوران دەبرێت دەخوێنرێتەوە ئێمە لە نێو چاکسازی گەورانە خوێندنگایەکمانەیە با بڵێن قوتابخانەیەکمانەیە سەر بە وەزارەتی پەروەردەیەکە تا ئاستی 5 وێژەیی تایە واتە تا قۆناغی 5 وێژەیی تایە خەڵکمانە بۆ هاتوتە نێو چاکسازی تەمەنی لەسەر و 50 ساڵ بۆ نەخوێنەوار بووە لە نێو چاکسازیە بۆ نمونە 10 ساڵ حکمی هەبووە لەوێ دەستی کردوەوە بە خوێندن و ئێستا قۆناغی سەرەتایی تێپەڕاندووە ئەمانە هەمووی هەنگاوە بۆی کە ئێمە هەوڵبین کاری چاکسازی بکەین ئێمە وەرشەی بۆ نمونە وەرشەی دارتاشیمانەیە خەڵکانێکی زۆر فێری دارتاشی فێری درومانی فێری سەرتاشین فێری کاری کۆمپیوتەر ئەمانە هەنگاوە ئێمە ناومانە بەڵام هیچ شتێکی ژنات کرێ بڵین بێکەم و کوڕیە بێ بەڵام کەم و کوڕیەکان هێندەکەمە و بە سپاسەوە لەگەڵ هاتنی بەڕێز بەڕێوەبەری چاکسازی گەوران دەستکراوەیەکی باشی یا بە کارمەندەکان و ئەوانەی کە دەیانەوێت کار بکەن دەیانوێت دڵسۆزی خۆیان سەلمێنن بە خۆشحاڵیەوە ئێمە ماوەی چەند ساڵێک دەبێت بۆ نمونە لە پێشنگانی و دەوڵەتی کتێب لە شاری سلێمانی یەکێکین لەو با بڵین بەشانەی کە زۆرترین فرۆشی کتێبی سزادراومان هەبووە و زۆر بەشداریشین و خەڵکێکی زۆر دێت کتێبی سزادراوەکانە کرد ئێمە نووسەرمان هەیە لە نێو چاکسازیە کتێبی بە زمانی ئینگلیزی چاپ کراوە ڕۆمانی هەیە خۆشبەختانە ئەکرێ بڵێم چاکسازی گەوران لەم قۆناغی ئێستاە ئەو قۆناغەیە کە بەڕاستی چاکسازیە چکە خۆشبەختانە زیاتر لە ماوەی 2 ساڵە بێت تا ئێستا نەتوانراوە غرامێک ماوەدی هۆشبەر لە نێو چاکسازیە بگیرێ یا بە کەسێکەوە ببینرێ چەندین سزادراوە نێرێت بۆ پشکنینی خوێنیان پاکە و هیچ ماوەدێک ناکێشن خۆشبەختانە ئەکرێ بڵێن کێشە و کەم و کوڕیەکانیان با بڵێن خوانەخواستە شەڕ لە نێو سزادراوان کەمترین حاڵەت هەیە یان لەم بارودۆخەی کە نزیک بە زیاتر لە 6 مانگ بۆ 7 مانگە بێت سزادرا و مۆڵەتی چوونەوەی نەبووە کە سوکاری نەبینیوە لەگەڵ ئەو هەموو گرفتە بارە دەرونیەشە بەڵام خۆشبەختانە زۆر هاوکارن سادراوەکان زۆر پشتیوان و زۆر هەماهەنگن لەگەڵ چاکسازیە بۆیە من بەسپاسەوەڵم ئەو لیژنانەی پەرلەمان کە دێن بۆ ناو چاکسازی خۆشبەختانە خۆیان گەشتنە و قەنەعەتەی کە
بەڵێ کاتێەوە هاتووە کە ئیتر حکوومەتی هەرێم بە هەمانگی لەگەڵ پەرلەمان و وەزارەتی کار و لیژنە پسپۆرەکان کاتێەوە هاتووە لێبوردنێکی گشتی بدرێ بۆی کە ئەو سزادراوانی کە خێزان و کەسوکارەکانیان دەمێکە لە چاوەڕوانیان پیان شاد ببنەوە و ئێمەش بتوانین ئەو پاڵەپەستۆی لە نێو چاکسازیەکان هەیە کەم بێتەوە بەڵام بەو ئومێدەی کە ئەو سزادراوانی کە دەچنە دەرێ جارێکی کە نەگەڕێنەوە بۆ نێو چاکسازی و دوور بن لە هەر تاوانێک بۆی کە خوانەخواسە ئەو لێبوردنش کە بەریانەکە جارێکتر بێتەوە سەر سزاکانێ بەهیوان کاک فەرهاد با باسێک لەو کەسانە بکەین کە لەناو چاکسازی گەوران تووشی نەخۆشی کۆڕۆنا بن ئەوانەی کە حاڵەتەکانیان نەخوازراوە و خەتەرە ئێوە چیان لەگەڵاکەن بۆی کە بیان گوازێنەوە بۆ نەخۆشخانەکان و چارەسەری پێویستیان پێ بدەن بەڵێ ئێمە لە بنکەی تەندروستیەکەمان هۆڵێکمان جیا کردەوە کە بەسپاسەوە بۆ خاچی سووری نێودەوڵەتی و بەسپاسەوە بۆ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم بە تایبەت برای بەڕێزمان کاک دکتۆر سەباح زۆر لە سەرخەت بوو لەگەڵمان پارێزگاری سلێمانی قایمقامێتی سلێمانی بەڕێوەبەری نەخۆشخانەی شۆڕش و نەخۆشخانەی شار ئەم بەڕێزانە هەموو لە سەرخەت بوون نەیانێش کەم و کوڕی لایانی با بڵێن تەندروستیمان هەبێ ئێمە لە نێو هۆڵەکەی خۆمانە گەر خوا نەخواستە سزادراوێک ئۆکسیجینی کەم بواە یان حاڵەتی ناتەبیعی بواە ئەو هۆڵەمان دروست کردبوو بۆی کە زیاتر لە 10 قەرەوێڵەمان هەبوو وەک خەسەخانەیەکی تەواو کامل بوو بە ئۆکسیجینیشمان بواتە نەتانە گواستنەوە بۆ نەخۆشخانەکان بەڵام سپاس بۆخوا هەموو حاڵەتانی کە هەبوو لە لای ئێمە و چەند حاڵەتی کە هەبوو نەگەشتە ئەوەی تەنانەت باری تەندروستیان بگاتەوەی ئۆکسیجینیان پێویست بێ چکە لە سەرەتای توشبوونیان بۆ نموناگەر سزادراوێک تۆزێک تای هەبواە یان ئەگەر هەستی بە ئازارێکی ماسوولکە بکردایە ئێمە یەکسەر بەسپاسەوە تیمی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا دەستکراوە بوونە هاتن بۆ لامان و لە هەمان ڕۆژیشا ئەنجامەکەیان پێدەداینەوە ئەگەر خوانەخوات سزادراوە کۆرۆنای وایە یەکسەر جیامانە کردەوە دەستمانە کرد بە چارەسەرەکان بۆی بۆیە بەسپاسەوە بۆ هەموو لایەک نەگەشتەوەی کە حاڵەتێکی نەخوازراو هەبێ و هیچ حاڵەتێکی مەترسی نەبوو لەگەڵەوەش ئەگەر نەک هەر کۆرۆنا ئەگەر خوا نەخواستە سزادراوی پێویستی بە ئیحالە بواە بۆ نەخۆشخانەکان ئێمە لەگەڵ نەخۆشخانەی شار و نەخۆشخانەی شۆڕش هەماهنگگیەکی باشمان هەبوو هەردوو لایەن بەردەوام دەرگیان کراوە بوو لە ڕووی ئێمە بۆی کە سزادراوەکانمان بەرینە ئەوێ گەر حتا نەشتەرگەریان پێویست وایە خۆشبەختانە خات و چناریش داواکاری گشتی ناو چاکسازیەکەشمان ئەوش جارێکی تر هاوکار و هەمانگێکی باش بۆی کە زۆر جار لە دوای داوامیش لەگەڵ بەڕێز بەڕێوەبەر و لیژنەکانی یاسایی و کۆمەڵایەتی ناو چاکسازیمان و هێزی جێبەجێکار ئاهاتنەوە بۆی کاروباری ئەو سزادراوانش کە کاتی بەربوونیان هەیە یان با بڵێن ئازادبوونی بەمەرجانەیە بە زوویی بۆیان تەواو بکەن بۆی کە بگەڕێنەوە ناو خێزانەکانیان و لە نێو خێزانەکانیان بن. کاک فەرهاد وەکو دوامین پرسیارم ئەمەوێت باسێک لەو بکەین ئەگەر خوا نەخواستە شەپۆلەکانی کۆرۆنا دووبارە دەستی پێکردەوە ئێوە ڕێگەکانتان چی ئەبێت بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە لە نێوان بەندین کراوەکان بڵاو نەبێتەوە لە ناو چاکسازی گەوران بە شێوەیەکی زیاد بڵاو نەبێتەوە ئێمە لە سەرەتاوە تا ئێستش بە هەمان ڕێچکە ئەڕۆین بگرێت تونترمان کردووە کەمترمان نەکردێتەوە ئەگەر هەر حاڵەتێکی هەبێ و یانەبێ ئێمە ئێستا هەفتانە چەند جارێک هەموو چاکسازی پاکژەکەینەوە بە دەرمانی تایبەت و ئێستا ئامێری تایبەتمان هەیە بۆی کە کاتێک دەچتە ژوورەوە با بڵێن تاقیم بکرێ سزادراوەکان بە هەموو شێوەیە کە یەنە دەرێ دەبێت بە کەمام و دەستکێشەوە بێنە دەرێ بەرکەوتنی کارمەند و سزادرا و زۆر کەم کراوەتەوە هاتوون و سەردانی سزادراوان لەلایەن کە سوکاریانەوە بە ڕاهێشتا هەر نەمان کردوێتەوە بەڵام ئێستا بە شێوەیەکی زۆر کەم لە خێزانێکی پلەیەکدا بۆ نوە دوو کەس بۆ سێ کەس دێڵین سەردام کات ئەویش ئەگەر حاڵەتێکی زۆر گرنگ و پێویست بێت بۆی کە کۆنتترۆلی بکەین و سەردانیکردنەکە لە چەند کەسانێک کەمتر زیاتر نابێت هەر ڕۆژی بۆ چەند با بڵین بۆ نمە قاعەیەکە کە 10 کەس 15 کەسە کە سوکاری 10 بۆ 15 سزادرا و ڕۆژانە بۆیان هەیە بێن سەردام بکەن تا ئەویش یەک جارم سەردانی هەموو سزادراوەکان بگرێتەوە تەواو بێ خۆشبەختانە بە هەوڵی هەموو لای ئۆنلاینێکماندانا کە توانرا لە ڕێگەی ئەنتەرنێتەوە لە ڕێگەی ڤایبەرێکی تایبەت کە لە نێو چاکسازی خۆمان هۆڵێکماندانا بە کۆمپیوتەر کە ماوەی 2 مەتر لە بینی هەر یەکێک و دوورە سادرا و دێت چەند کۆمپیوتەرێکن لە بەیانیەوە تا دوای داوامیش
دێن لەگەڵ کە سوکاریان لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەتوانن لەگە ڕێگەی کامێرەوە یەکتری ببین و قسە بکەن ئەمانە هەنگاوە ناومانە و بە بەردەوامی ئێستش هەروە دەبێ لە داهاتووشا بەم شێوەیە بێ ئێمە چاوەڕێوەکەین ومێ دەکەین ئینشاڵڵا ئەو چارەسەری کە بۆ کۆرۆنا قسەی لەسەر هەیەەوەی کە بدۆزێتەوە بگاتە ئەم وڵاتی ئێمەش و بگاتە هەرێمەکە ئێمەش و ئێمەش دووربین لەم ڤایرۆسە کوشندەیە بەڵام خۆشببختانە من ئەکرێ بڵێم چاکسازی گەوران یەکێ بوو لەو شوێنانی کە بەڕاستی توانی کۆنتترۆلی ڤایرۆسی کۆرۆنا بکە لەگەڵی ئێمە چەند ئێمە کارمەندێکی زۆرمان توش بووین بەڵام قوربانیەکە ئێمە دامان بۆی کە هەوڵ بین نێو چاکسازیەکەمان نەشێوێ سزادراوان خۆشببختانە کەس گیان لە دەست نەدا وەشکر نەیدا کەس گیانی لە دەستەکانە خۆش بێت سپاس بۆ ئامادەبوون جێی شانازین و دەستان خۆش بێت سپاس بۆ فەرحات قادر بەرپرسی ڕاگەیاندنی چاکسازی گەورانی سلێمانی کا بەشێکی ڕاستە و خۆ لەگەڵام و وەڵازانم تەواوی بگە بابەتەکانی ئەوڕۆمان پێشکەشکردن تاسبێنێ هەر شاد بن.